بعد جولته الأخيرة إلى ألمانيا تتحدث مصادر گەشتەکەی حكومية رسمية عن ڕابردووی بۆ زيارة ئەڵمانیا مجددة لرئيس سەرچاوە الحكومة العراقية حکوومیەکان محمد باس الشيع لە السوداني، سەردانێکی وأيضا مع فەرمی وفد رسمي رفيع چاوەڕوانکراوی المستوى محەممەد شیع إلى الولايات سودانی المتحدة سەرۆک الأمريكية وەزیرانی عێراق لمناقشة و عدة ملفات وەفدێکی باڵا اقتصادية دەکەن وأمنية بۆ وثقافية ویلایەتە وتعليمية، یەکگرتووەکانی لكن من ئەمریکا بينها بۆ هو ارتفاع گفتوگۆ سعر صرف لەسەر الدولار چەند وتأثيره على پرسێکی السوق ئابووری و العراقية. ئەمنی و وبهذا الصدد ڕۆشنبیری و نشرت پەروەردەیی جريدة لە الصباح سەر و الرسمية هەمویانەوە خبرا بەرسی مفاده بەرزبوونەوەی من نرخی الزيارة دۆلار و الرسمية للسوداني إلى کاریگەری لەسەر واشنطن، بازاڕی عێراق. لكن حذفته ئەمەش لە بعد کاتێکدایە قليل من بەیانی نشره. ئەمڕۆ أما ڕۆژنامەی مصدر سەباحی آخر فەرمی حكومي هەواڵێکی حيدر بڵاو مجيد کردوێتەوە الناطق باس باسم لە الأمانة سەردانێکی العامة فەرمی لرئاسة محەممەد شیع الوزراء سودانی تحدثت دەکات عن بۆ أهمية واشنگتن، الزيارات بەڵام پاش کەمێک الأخيرة لرئيس ڕۆژنامەکە الحكومة هەواڵەکەی محمد سڕیەوە. الشيع السوداني، لەو بارەیەوە وقال حەیدەر مەجید أن وتەبێژی الزيارة ستكون سکرتارێتی إلى سەرۆک وەزیران واشنطن ودول بە أوروبية گرنگیەوە باسی أخرى لە سەردانەکانی لتطوير العراق هەم وأيضا دواییەی جذب سەرۆک الشركات وەزیرانی عێراق العالمية کرد و بە لتطوير زوونی گوت من التحتية محەممەد شیع وتطوير سودانی الاقتصاد، سەردانی وأيضا واشنگتن و چەند للانفتاح وڵاتێکی تری الاقتصادي على ئەوروپی الدول دەکات الأخرى لە پێناو الإقليمية وأيضا على پێشخستنی عێراق و الدول ڕاکێشانی الأوروبية کۆمپانیا على جیهانیەکان رأسها بۆ الولايات پێشخستنی ژێرخانی ئابووری و المتحدة هەروەها الأمريكية. لكن کرانەوەی بطبيعة ئابووری الحال بەڕووی وڵاتانی تواصلنا مع جريدة ناوچەکە و الصباح وڵاتانی ئەوروپی لە سەر و هەمووانەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لەو بارەیەوە پەیوەندیمان بە ڕۆژنامەی سەباحی فەرمیەوە کرد، بەڵام ئەوان ڕەتیان کردەوە هەواڵی سەردانیکردنی سودانی بۆ ئەمریکا لە چەند ڕۆژی داهاتوودا سڕی بێتەوە. ئەو پرسیانە شکامانن کە محەممەد شیع سودانی لەگەڵ خۆی دەیباتە ئەمریکا. چاودێرانی ئابووری باس لەوە دەکەن یەکێک لە گرنگترین ئەو پرسانی سەرۆک وەزیرانی عێراق لەگەڵ بەرپرسانی ئەمریکا گفتوگۆی لەسەر دەکات بەرزبوونەوەی نرخی دۆلارە. ئەمەش لە کاتێکدایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سزای خستووەتە سەر ژمارەیەک لە بانکەکانی عێراق کە ئەمەش وای کردووە نرخی دۆلار بەرز بێتەوە.